کەس نییە بێژێ نامەوێ وازی لێبێنم مەگەر بۆ هەڵهاتن. ئەمە تا چەنێ ژیانی وێران ئەکات وای لێ ئەکا کە شتەکانی ژیانی لەدەست بات ئامۆژگاری و چیە بۆیان؟ یەکەم چت کە وتم هۆشی ئەبات کە ئینسان هۆشی چوو ئاگای لە خۆی نامێنێ، مراقبەی خۆی ناتوانێ بکات، ئیشی ناتوانێ ڕاپەڕێنێت، ئەرکی کۆمەڵایەتی ناتوانێت جێبەجێ بکات، چواردەورەکانی لێی دوورەکەونەوە بێ ئاگا ئەبێ لە چواردەورەکانی. بۆ یەکانە مادە هۆشبەر کە هۆشی ئینسانەکەی برد هەموو شتێکی بات. جا لە قۆناخی یەکەما خۆی هەستی پێ ناکە، لە قۆناخی دووەما خۆی هەستی پێکە چاری ناکە، لە قۆناخی سێەما خەڵک ئیتر لێی دوورەگرن، لێی دوورەکەونەوە، متمانەی لێ ئەسێنەوە، بێتاقەت یەکەن و ئەگەر لەوێچە خۆی نەدۆزێتەوە ڕەنگە ئیتر خۆیی تیا لە دەست بدا و تیا بچوات بە تەواوی تیا بچوو. ئێستا هیچ کەیسێک هاتۆتە لاو کە ئالوودە بوو بێت و بەڵام چیرۆژێکی ناخەژەی لە پشتەوە بوو بێ؟ زۆر هەمویان ئەو چیرۆکە ناخەژێنەوە لە پشتیان و چون هەمووی ئالوودەبووەکان لە خۆ ئالوودە نابن، ئەبێت لە ماڵ هەڵهاتوون دڵیان تەنگ بێت، لێهاتوویان پێ نەبێت، دۆستی نەشیاویان بێت، لێهاتووی ژیانیان نەبێت. بەڵام من حەز ناکەم ناخەژێنەکان بێژم، هەمومان بینیومانە مناڵێکە دایکی ێژێ باوکەکەم باو هەرچی کەسەکەم وەختی ئالوودە بێت دایکی بۆ ناچوە بەدەمیەوە، باوکی بۆ شەکەتە بێ بۆ ناتوانن بیگەڕێنەوە. ئەوە ناخەژانەکەی تر پێویست ناکە من زیاد لەسەری قسە بکەم، بەڵام با ئەو دیوەکەی بێژم لە جێگەیەکە کە NA بوو لە شاری جوانڕوا 401 کەس لەوانەی توش بوون خۆیانیان خۆش کردو بە یارمەتی یەکتری جەژنێکیان گرت و NA-یەکان نەیاڵن خەڵکی ئاسایی بچێتە ناویان، بەڵام ئیجازەی منیاندا تێکەڵاویان بوو. لەو جەژنە نەک ناخم هەژیا، ناخم زیندوو بووە، خۆش بووە کە بینیم 401 نەفەر بە یارمەتی یەکتری هەوڵێکیان داوە کە دوور بگرن لە مادەی هۆشبەر و جەژنی تەندروستی خۆیانیان گرت. ئومید هەیە ئەم ئومیدە غەڵەت تێ نەگەین بێژین تووشە بین لەولا ئومید هەیە. ئەوانەیش توش بوون سەدا ئێستا 2 بۆ 3 ئومیدمان هەیە بگەڕێنەوە. ئومیدەکە زۆر نییە وەلێکانە ئەگەر کەسەکە لە هەر قۆناخێکە زوو دەست پێ بکات ئەو ناخە هەژیاوە بە چواردەوریایی خۆی بێی، دایکی بێی، باوکی بێت، ڕاستە بێتەوە و هیوام ئەویش بگەڕێتەوە بۆشی. هیچ کەیسێ هەبوو بێتە لاو بڵێ نامەوێ وازی لێبێنم؟ کەس نییە بێژێ نامەوێ وازی لێبێنم مەگەر بۆ هەڵهاتن. یعنی وەختێکانە کەسێک هەیە هەوڵە دەی تەکیابێژی تەرکی بکە وازی لێبەرێژە تەرک ناکەم ئەسن ئالوودە نیم، وەلێ وەختێکانە ئیتر ئەچی ئەدەی لە بنی هەمانەکەیژە کوڕە بەخوا 100 جار هەوڵم داوە نەمتوانیوە تەرکی بکەم، بێ ئومید بووم با بمرم تایە بڕۆم، ئەگەر نە بزانێ ئومێدێک هەیە تەرککە هەروەکو گاڵتەیەژمی کەسێک گوتی تەرکردن چیە بەخوا تایسە 1000 جار تەرکم کرد. ئەگەر 1000 جار تەرکی کردێ ینی 999 جار ڕووخاوە ها لە جاری 1000 ترسم ئەم جارێش بڕوخێت. بەڕاستی هەڵهاتنە ئەو کەسێژە حەزەکەم درێژەی پێ بدەم، هیچ کەسێک حەز ناکات درێژەی پێ بدا، هەموو ئالوودەبوویەک خۆی 100 جار هەوڵی داوە تەرکی بکە و ڕووخاوە و ئیسا بێ هیوا بووە ئێستا شەر دڵیا پێوە تەرک بکات لەبەر ڕخنە لەبەر سزا لەبەر سەرکۆنە زێژێت گەرەکمە درێژەی پێ بدەم ئەنا لە ناخیا لە زووە دڵی وا پێوە تەرک